لێوارە 24 سڵاو ئێمەتان لێبێ ئەمڕۆژ بە کۆمەڵک بڕگە و بابەتی نوێوە دێنەوە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست لەگەڵمان. خۆبەخشانە کتێبخانەیەکی هەمەڕەنگ دەکاتەوە. دوو کچی شاری هەڵەبجە قاوەخانەیەک دەکەنەوە. خاوەن دوکانێکی بچووکە و کاری دیزاینی جلوبەرگ دەکات. ئیمان و شادان دوو کچی دانیشتووی شاری هەڵەبجەن و قاوەخانەیەکیان کردوتەوە و جۆرەها قاوە پێشکەش بە خەڵک دەکەن وەکو خۆیان دەڵێن. ئامانجیان لەم کارە هاندانی کچانی هەڵەبجەیە بۆ کارکردن و هەروەها پێکهێنانی کەشێکی گونجاوە بۆ گەنجان. چی خۆمەتان بێنم؟ کۆکتێلێک کریپ گالاکسی مێڵکشەیک ئەوەی لەفەکان کریپی لەفە بەس چیکانە بێ؟ تاڵەکە بێ؟ بەس سەرجۆ ئێستا حازرە هیچکەتان پێویست نییە؟ نادەست باشە لە خزمەتتە. من تا پێنج ئامادەیەم خوێندووە و ئیشکردنی شتەمەکە ئیشەکەم و حەزم لە ئیشکردن هەبووە بە تایبەتم ئیشە شتێکی جوانە شتێک کە لە شارەکەیان نیە و ئەمەش شازی ئامادەکردنی قاوەی ئەمی کە ئێستا حازرم کرد قاوەی تورکیا و قاوەی عەرەبیمان هەیە قەزوانمان هەیە ئێسپرێسۆمان هەیە و شکڵاتەشمان هەیە شتێکە بوو کە لە شارەکەیانە بۆ ئێمە حەزمان لێ بوو هەنی شتێکە مەسەلەن دەمێکە من حەزم لێ بوو کە لە شارەکەیە هەبێت و شتێک بە غەریب بێت و هیچ کەس بەکاری نێنابێت ئێمە بیکەین و خزمەت بە خەڵک و وڵاتەکەمان بکەین. ئێمە وەکو کچە بیرمان لەوە کردەوە کە شوێنێکی ئاوا دابنین چونکە دیقەتمان ناوی شوێنێک لە هەڵەبجە ئەم شتانی تیان نییە کە لە مینوەکانی ئێمەیان نووسراوە و هیچ گەنجێکی هەڵەبجە شوێنێکی وای بوو نییە کە بڕات لەگەڵ هاوڕەکانی کاتێکی خۆش بەسەر بەرێ ینی هەنشت هەیە کە حەزی لێ کات لە هەڵەبجە شابوونی هەبێ وەکو سلێمانی لەبەرەوە بیرمان لەوە کردەوە گرنگیمان بە سەختەکەی نایە تەنها گرنگیمان بەوەیە کە گەنجەکانی ئەم شارە دڵخۆش بێ دیقەتیشمان ناوە کە زۆریان حەز لێیە و زۆری ژێن بۆ لامان و هەر کاتێکیش کەشتەکانمان تاقیەکەنەوە دەستخۆشیمان لێکەن و بە دڵیانە کاتێ من دەستمان کرد بەم ئیشا کە لە تەمەنێکی کەمین دیقەتیەوەمان ناسەڵای ئەم هەموو هیلاکیە ئەتوانین ئێمە ئیشکەین و هەر کەسێکیش لە تەر تەمەنێکی جیاوازا بێکو ئێمە ئەتوانین ئیش بکە ئێمە کە تەمەنێکی لاومان هەیە هەڵساین بە ئەمیشە قورسە و بەڕێوەیە بین هەموو کەسێک لە هەر تەمەنێکی جیاواز بێتوانێت ئیشکە ئافرەت دەتوانێت ئیش بکە ئێمە کە زیاتر دەستمان کرد بەمیشە بۆ بوو کە کچانی هەڵەبجە ئیش بکەن کە خەڵکی هەڵەبجە ئێمە بینێ ئیشەکەین کچەکانیان بنێرن بۆ ئیش ئەوانیش وەکو ئێمە بەرە بەکارەکەیان بن و ئازادانە بژین بۆی بتوانن هەم بوارێک فێر بن هەم کەسی لە بەرامبەریشان دڵخۆشکەن بە ئیشەکەی خۆیان. تا گەرمە بێت و قاوەکەمان حازرە بێت بکڵێ. گیانتان بە ئەمەژی ئەوە بوو
دکتۆر دانیال پزیشکی دەرونیە و باس لەوە دەکات کە دەکرا مانگی ڕەمەزان بکرێ بە دەرفەتێک بۆ دوورکەوتنەوە وازهێنان لە جگەرە و کۆمەڵێک خۆی خراپ. هەرچەندە لەو باوەڕەدایە زۆربەی ئەم خۆ خراپانە هەر لەناو خێزاندا فێربوون و لێی ڕاهاتوون. بەڵام دەکرێت دوای مانگی ڕەمەزانیش لە دوورخستنەوەیان بەردەوام بن. با هەمومان بتوانین یا ئەو چۆن لەی ڕۆژوو بکەین یا ڕەمەزان بکەین بە فرسەتێک بۆ وازهێنان لە ئەو شتانی کە ئەبنە یا وەکو خومان پێوە گرتو یا کێشەمان بۆ دروست ئەکەن ئیتر چ جگەرە بێت چ مەشروب خواردنەوە بێت چ ئاڵوودەبوون بێت لەسەر هەنێک خۆڕەوشتی ناپەسەندی کۆمەلگا. ئێمە ئەزانین فێربوونی هەر ڕەفتارێک یەکێک لە هۆکانی فێربوونی ڕەفتار کە هەر لە مناڵیەوە ئینسان فێری ئەبێت بریتە لە ڕاهاتن و ڕاهێنان و پەروەردەکردن لە ناو خێزانەوەواتە مناڵێک کە ڕائەهێنرێت کە ترسێکی زیاد لە حەد یا فۆبیایەکی زیاد لە حەدی هەبێت لە بۆ نمونە لە مشک یا لە مار یا لە شتێک ئەوە ڕائەهێنرێت و فێر ئەکرێت دایکی فێری ئەکات لە ناو خێزانەکە فێر ئەبێت یا بە ڕاهێنان فێر ئەبێت سێرەکە چواردەورەکەی هەر هەمووی ڕەفتارێک ناشرینی لەلای ئەویش کە گەورە ئەبێت ئەمان ڕەفتار ناشرین لەلای کە چاو ئەکاتەوە لە ناو ماڵەکە سێرەکە هەمویان بامێ ناخۆن ئەویش کە گەورە ئەبێت لە خۆی ڕقیەکەوی لە بامێ بێ ئەوەی سەبەبەکەی زان و بامێژ ناخۆ ئەویش لە چێشخانەیەکە لە شوێنێکە کە داوای چێش دەکرێت. بە هەمان شێوە هەموو خۆ ڕەفتارێک کە ئینسان بۆ ئەوەی فێری ببێت ڕاهێنان و بەردەوامی لەسەری ئەو ڕاهێنانەیە. یەکێک لە فرسەتە چانسە زۆر مهمەکان کە بۆ ئەوەی ئینسان بتوانێت دوورکەوێتەوە یان واز بێنێت لە هەنێ خۆی خراپ بریتە لە ڕەمەزان و بە ڕۆژوو بوو. لەو کاتی کە تۆ ڕەمەزانی فەرزی ئەەکەی لەسەر خۆت کە خواردن نەخۆی خواردنەوە نەخۆی کە جگەرە نەکێشیت کە مەشروب واز لێبێنی کە هەنێ خۆ ڕەوشتی ناپەسەندی کۆمەلگا هەیە نەیکەی مەسەرەن واز لە جنەوان بێنی واز لە سیرکردنی هەندێک سایت و هەندێ فلیم و ئەو جۆرەشتانە بێنی ئەتوانی بە هەمان شێوە ئەم ڕەمەزانە بەکاربێنی بۆ دوای ڕەمەزانیش ئەم خوو ڕەوشتانی کە لە ڕەمەزانە واز لێ هێناوە ئەمە بکەی بە فرسەتێک بکەی بە چانسێک بۆی دوای ڕەمەزانیش هەر بەردەوام بی لەسەر هەمان خوو هەمان ڕەوش واتە ئەوەی کە پێی ئەوترێت لێرنین کۆندیشنین یا ئەوەی کە پێی ئەوترێت ڕاهاتن فێربوون بە ڕاهاتن بەکاری بێنین لەگەڵ خۆمانە بەکاری بێنین بۆ ئەوەی بتوانین واز لە ئەوانە بێنین. ئەمە لایەنێکیان. لایەنێکی تریان ئێمە نەین ڕۆژوو بە تەنها بەوە سەیریکەن کە بریتە لە خۆگرتنەوە لە خواردن یا لە خواردنەوە یان وەکو چۆن ئەڵێت سەیریکەین لایەنە سەحی و لایەنە طبیەکەی سیرکەین. ئێمە بەو شێوەیە سەیری ڕۆژوو بکەین کە ڕۆژوو بریتە لە پەرستشێک بۆ جێبەجێکردنی داواکاری ئەو کەسەی کە تۆ پەرستنی بۆ ئەوکەی کە بریتە لە خوای گەورە. ئەگەر لەم ڕوانگەوە ئێمە سەیری ڕۆژووکەین شتانێک ناکەین کە دوای ڕەمەزانیش ئەو خوایی کە لە ڕەمەزانە پەرستشمان بۆ کردووە بە ڕۆژوو بووین بۆی لە دوای ڕەمەزانیش ئەو پێی ناخۆش بێت و ئیتر جگەرە کێشان بێت ئیتر هەر شتێکی کە بێ هەر خۆیەکی کە بێت. فلەبەرەوە ئەتوانین ئێمە ڕەمەزان بەم دووشێوە بەکاربێنین. یەکیان فێربوون بە ڕاهاتن یەکی کەشان وەکو پەرستشە سەیری بکەین و شتانێک نەکەین کە دوای ڕەمەزانیش کە خوا پێی ناخۆش. لە مەیدانە گەورەکانی شاری ئیستەمبوڵ وەکو هەموو ساڵێک ئەم ساڵیش لە مانگی ڕەمەزان شوێنی بەربانکردنەوە ئامادەکراوە. یەکێک لەم شوێنانەش گۆڕەپانی تەقسیمە کە ڕۆژانە خواردن بە هەزاران کەس دەبەخشرێت. لەم گۆڕەپانەدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئێران و گەشتیارانی زۆر وڵات لەگەڵ خەڵکی تورکیا ڕۆژوو دەشکێنن. li mezintirîn bajarê Tirkiye Stenbolê wek hemû hêvên Remezanê îsal jî li gelek meydanan cihên fetarê hatîne amadekirin. Yek ji van cihên fetarê jî li meydana Taksimê hatiye danîn û her roj ji bo hezaran kesan xwarin tê dayîn. Li vê meydanê ji welatiyên ji Herêma Kurdistanê hatîn bigirin, heta ji Îran, welatên Asya Navîn û gelek welatan geştyar û welatiyên Tirkiye bi hev re rojiya xwe vedikin. Yek ji welatiya Herêma Kurdistanê Rabînê ku ji bo Remezan hatî Stenbolê diyar dike ku ji ber ku hewaya Stenbolê hênektir e, ew Remezana xwe li vê derê derbas dikin û pişt re car dî vedigirin Herêma Kurdistanê. ڕاست خەڵکەکەی یعنی لە ڕووی عادات تەقالیدەوە هەندێکیان
لە ئێمە جیاوازم بەڵام خەڵکێکی یەکجار زۆر پێشوازی لە مانگی ڕەمەزان کردووە و ڕەمەزان لێرە بە شێوەیەکی ڕێکوپێک بەڕێوە دەچێت بە سەردان هاتووینە ئێرە لەبەر ڕەمەزانەی ئێرە فێنکترە لە چاو ئەولا ڕەمەزان تەواوی دەگەڕێمەوە بەڵێ هنک ولاتین کو جبو فتره هاتین به میدان دیار دکن یک خواشی رمضان او کو هر کس به هبره دناف خواشی در روزه خوابت کن لا ما اوج دخوازن تبلی و کمونال به میدان ببن bütün İslam alemine burada. دخازم ev Ramazan ji bo me hemûyan xaşî û bereketê bîne li ciyê ku mirov lê kom dibin bereket heye û yek ji xaşiya Ramazanê jî ev kombinên wan e. Ev kevxaşiya li vê derê me hemûyan dilxweş dike. Temelli ediyorum. Teşekkür ederim. Çok güzel, o kadar güzel bir şey. Em hemû bi hev re li vê derê rojiya xwe vedikin. Ev ji tiştek wisa xweş e ku nizanim çawa bêjim. Em nikarin her dem bên vê derê, lê kengê bên vê derê gelek kêfxweş dibim. Xwedê vê tiştê bike nasîbê her kesî. Bu insanları görmek li meydana Taksimê ya ku yek ji cihên navdariya geştyariya Stenbolê tê zanîn îsal jî ji bo Remezanê gelek çalakî têne rêvebirin û laliyekê îlahî tên xwendin laliyê dî ji bo welatiyan xwarin tê dayîn û herkes bi hev re rojiya xwe vedikin. لە گوندی زیارەتی سەر بە شارۆچکەی پیرمان مامۆستایەکیانی خۆبەخشانە لە ماڵە کتێبخانەیەکی هەمەڕەنگ دەکاتەوە. بەم هۆیشەوە خەڵکی زیارەت و گوندەکانی دەوروبەری بۆ خوێندنەوە و وەرگرتنی کتێب سەردانی کتێبخانەکەی دەکەن کە ئەنجانی شەمکارە بەکارێکی گرنگ دادەنێن بۆ گوندەکەیان. سەرەتا وەکو گەنجی دانیشتوانی زیارەت جەنابتان وا دەیبینن ماشەڵڵا لێبی هەموو شوێنەکان قەلەباڵغە و هەرێکە و کتێبی لەدەستدای ڕۆژانە چونکە لە مانجی ڕەمەزانی پیرۆز ئێمە دوو ستافمان هەیە بەڕێز کاک ئەحمەد و کاک ئیدریس جێگای خۆتی لێ دەستخۆشیان لێ بکەم کە ڕۆژانە لە دوای نوێژی عەسر تاکو مەغریب بەڕووی خوێنەرانەوە کتێبخانەکەمان کرایتەوە هەر بەڕێزێکەوە دەهێوێت سەردانی بکە سوپاس بەخوای گەورە پاشان دەستخۆشی بۆ گەنجانی زیارەت ڕۆژانە سەردانی ئێرە دەکەن و یعنی ڕۆژانە کتێبەکان لە شوێنی خۆی نامینێ مانای ئەوەیە کتێبەکان دەخوێننەوە هەمووی دەستکاری کتێبەکان دەکات و دەخوێنی تۆ دێ پرسیار دەکات و خەڵکێکی یەکجار زۆر سوودی لێبینیوە ئەوانەی کەوا ئێستا دەیبینین هەمووی خەرچی دانیشتوانی زیارەت نییە بگرە دانیشتوانی ئەو گوندانەی کەوا نزیکن لە زیارەت ڕۆژانە دێن سەردانی کتێبخانە دەکەن و گەنجەکان دێن مامۆستایانی ئاینی دێن سوودی لێ دەبین و زۆر هانمان دەدەن و بەردەوامیش کتێب دەین و هانمان دەدەن لەسەر ئەوەی کەوا بەردەوامی لەسەر ئەو کتێبخانەیە لە داهاتووشدا ئینشاڵڵا چەند ڕۆژێک تایبەت دەکەن بۆ ئافرەتان بۆ ئەوەی خانمانیش بتوانن سوود بین لە کتێبخانە چونکە هەموو کەسێکەوە سەردانی کتێبخانەی کرد سوودی لێ دەبینی دەمەوێت کتێبخانەی زیارەتی مەلازادن وەکو ناوەندێکی زانستی لێبێ یعنی ئەوەی خوێندەواریشی نییە بۆ نمونە ئەوەی بە تەمەنیش ئەویش لێرە شوێنی خۆی ببینیت و جێگای خۆی بکاتەوە بۆ لەبەر ئەوەی ئەمە خەڵکێکمان هەیە لە زۆر بوار زیرەکە لە بواری پەندی کوردەواری لە بواری شتێدی دەمانەوێت ئێمە ئێستا ئەو ئەزمونێکەوە هەیەی لێرە لە کتێبخانە سوودی لێ وەربگرین گەنجولاوەکانمان بتوانم سوود لەو کەسە وەربگرن لە داهاتوو بەنیاز ئینشاءڵڵا وەکو ناوەندێکی زانستی لێبێ کۆڕی لێ بکرێ سمیناری لێ بکرێ ئێمە دەمانوێت گەنج لە زیاتی ئەوەی سەرقاڵبی بە تەکنەلۆژیا و بە تۆڕە کۆمەڵایەتەکان بەڵکو لەبری ئەوە بە کتێبیان خەریک بکەین و کتێب بخوینەوە چونکە کتێب هیچ کاتێک زەرەر و زیانی نییە لە هەموو ڕۆیەک قازانجی لە بە ئەو کەسە هەیە کە یەک لە قسە جوانەکان هەیە لەسەر کتێب دەڵێ ئەگەر چی بە تەنهایی کاتێکەوە کتێب دەخوێنێ و سەری خۆت نزم دەکەی بەڵام لە کاتی پێویست و لە کاتی قەلەباڵغی کتێب وا لێ دەکاکەوە هەمیشە سەرت بەرزبی پێشکردنەوەی کتێبخانەیە گەنجە زۆربەی بە کاتەکانیان باشتی کمهی زانی بەکووان شتی یاری ئەلکترۆنیەکان یان ئەوانەکە بە فیرۆتدا وەڵام لە کاتێککردنەوە کتێبخانەیە کە دەبینم وڵا زۆربەی ڕۆژەکان چینێکی زۆر سەردانی کتێبخانە دەکەن بەڕاستی جێگەشان نزیەکە گەنجەکان بۆ شێوە گەرم و گۆڕا سەردانی کتێبخانەیە دەکەن.
سازان لە تەمەنی منداڵیەوە خولیای درومان و دیزاینی هەبوو ئێستا خاوەن دوکانێکی بچووکە. ئەم خانمە دەیەوێت لە ڕێگەی کارەکەیەوە هاوکاریەوە کوڕکچانە بکات کە خولیای کاری درومان و دیزاینیان هەیە و لەو بارەیەوە دەڵێت. بەمەبەستی هاوکاریکردنی گەنجان بیرم لە دامەزرانی ڕێکخراوێک کردووە بۆ ئەوەی لەم ڕێگەیەوە هاوکاری گەنجان بکەم بۆ دەرخستنی بەهرەکانیان. من سازان محەممەد هەر لە مناڵیەوە خولیای کاری دیزاین و دوورین و بڕین بووم تا لە تەمەنێکی مناڵیەوانێ هەوڵما هەتا گەیشتمە و ئاستی کە ئێستا سازان ئەم کارانە کاوخاوەنی ئەم دوکانە بچووکەم کە کارەکان میتیاکەم و لە ئەسنای ئەوەی کە من ئەم کاری دیزاین و دوورینەم کردووە بیرۆکەی زۆر بە مێشکما هاتووە. ئەو بوو ساڵی پار لە بەرنامەی کورسان فاشۆن ویک لەوێ بڕیارەما کە دەرکەوم وەکو سازان وەکو دیزاینەرێک کە کارەکانم پیشانی هەموو کەسێکی بم کە سازان چ کارێکەکە. من کە کاری دیزاینم دەست پێ کرد چەند بیرۆکەیەکی کە بە مێشکما هات بۆ ئەوەی کە ئافرەتانی تر ژنانی تر کە وەکو من کە پیشەیەکیان هەیە هوەرێکیان تایە من دەستیان بگرم لە ڕێگەی ئەم بیرکردنەوانەی من بڕیارەما کە ڕێکخراوێک دابمەزرێنم ڕێکخراوی سازانی ڕەنگەکان. مەبەستم لەم ڕێکخراوەش ناوی ئەم ڕێکخراوە ئەوە بوو کە سازاندن لەگەڵ هەموو کەسێکە بسازێن و ڕەنگەکانیش هەموو ڕەنگێک بێت ینی هەموو بە گەنج بە بڵێن کوڕان و کچان و هەموو ڕەنگێک کاری تیا بکەن. بۆ ئەم ڕێکخراوەش بڕیارەما کە چەند ئافرەتێک بێنمە ناوەوانێ بۆ ئەوەی کە بتوانم من هاوکاریان بکەم لە هەموو ڕوویەکەوانێ لە ڕووی هەر کەسێک کە بەهرەیەکی تایە کە من پاڵپشتێک بم بۆ ئەو کەسانە لە ڕێگەی ئەم ڕێکخراوەی کە ئێستا بڵێن من خاوەنیم و سەرۆکی ڕێکخراوەکەم و بە هاوکاری ئەو کەسانی کە توانای مادیان هەبێ کە هاوکاری من بکەن پاڵپشتی من کەم بۆی منیش بتوانم لە ڕێی ڕێکخراوەکەمەوە کە چەند ئەندامێک لە خۆی گرتووە و لە ڕێگەی و ئەندامانەوە کە هاوکاری منەکەن بۆی بتوانین کە بەهرەیەکی ئەو ئافرەتانی کە لە کوڕەکان لە کچەکانمان هەیە بەدەری بخەین. لە گەستینی دەڤۆری مۆسکۆی پایتەختی ڕوسیا حەفدامین نمایشی ڤێنسکیبال بەڕێوەچوو کە تێیدا زیاتر لە 2000 میوان و 120 کەس بەشدار بوون و بە درێژایی شەو بە جۆرەها سەمای تێکەڵ بە میوزیک هێندەی دیکە جۆش و خڕۆشیان خستە ناو دڵی خەڵکەکە. ئەم چالاکێ نمایشێکی سەما و کلتوریە ساڵانە بەڕێوە دەچێت و بۆ یەکەم جاریش لە ساڵی 2003ەوە دەستی پێکردووە.
سەمای ئەمساڵ تەرخان کراوە بۆ شانۆ. ئەو دوو لافتەی پشتەوە یەکێکیان ڕێکلامی گەورەترین شانۆی ڕووسیایە. دوام تایبەتە بە ئۆپێرای ڤێننا کە ئەم ساڵ تەمەنی دەبێتە 150 ساڵ. چالاکی ئەم ساڵمان 9 کاتژمێر دەخایەنێت. ئەستێرە ناودارەکانی جیهانی سەمای بالێت و پاڵەوانەکانی جیهان لە میهرەجانەکەماندا بەشدارن. مۆسیقای جاز پێشکەش دەکرێت. سەمای بالێت ساڵانە گەشە دەکات و زیاتر سەرنجی بینەر ڕادەکێشێت. ئەمە هەفدەهەمین نمایشە بەڕێوە دەچێت. سەمای بالێتی ڤیەنایی گەلێ تەوەری جیاجیا لە خۆ دەگرێت. بەشداری تازە پێگەشتوان، ئۆرکێسترا، نمایشی گۆرانی بێژانی سەمای بالێت لەسەر ئاستی نێودەوڵەتی، ڕازاندنەوەی گوڵ و گوڵزار، خوانی ئێوارە، ڕێکخستنی کەرنەڤاڵی بەها گەورە، ڕەنج و ماندووبوونی زۆری دەوێت. Хватит целовать женщину. И барышни, не забывайте, ваш голос! بۆ ئێمەی کچان ئامادەبوون لێرە وەک بەدی هاتنی خەونەکانمان وایە. من لە 16 ساڵیەوە هیوای ئەم شوێنە دەخوازم. بەڵام ئێستا لە کورسی سێمی زانکۆم و ئاواتەکەم بەدی هاتووە. گەلێ سەرسامم بە کەش و هەوای ئاهەنگەکە. من لەسەر ڕێنمایی دایکم لێرەم. هەیەجانێکە وەک ئەو کەشەی لێف تۆڵستۆی لە ڕۆمانی جەنگ و ئاشتی گزارشتی لێ کردووە. لێرە با بیستوانە فێری چەند جۆری سەما بووم. لەوانە لە هەمووی گرنگتر ڤالس. بەرگە و بابەت ێوارە 24 ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەی ئێوارە ئاسوودە بن.